لەناو بازاڕی هەڵەبجەم ئەم هاوڵاتیە باز لە ئەدای کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچوێرم دەکات. دەڵێت خراپترین کابینە بۆ قەیرانەکان قوڵتر بوونەتەوە و باری سەرشانی خەڵک قورستر بووە. ژمارەیەک لە وڵاتیانی دیکەی پارێزگاکە دەڵێن هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخی ژیان و شارەکەیان ڕووی نەداوە. بە پێچەوانەوە مەینەتی و قەیرانەکان زیاتر بوون. کابینەی نوێیەم بەڕاستی بوو بەهۆی مەسیری تێکدانی مەسیری کوردیش، نەک ئەوەی کە کابینەی نوێیەم خراپ بوو، هەر نەک خراپ بوو، حەت لە هەرچی ڕوویەوە خراپە، لە هەرچی ڕوویەوە دەسەڵاتێت باجە، ئەخلاقە، نەبوونیە، بوونە، مەعاش بڕینە. کابینەی نوێیەم ئەو تا بوو بە دوو ئیدارێکی سربەخۆ. نە بەخوای گەورە هیچ کابینەیە بەقی ئەم کابینە خراپ نەبوو، هیچ کابینەیە لەمەوە پێش بەقی ئەم کابینەی نوێ خراپ نەبووە، خزمەت گوزاریشی نەبووە. بە کاکە ئەڕوا قەرزەکانی پێشووی کە باسیەکە حکوومەتەکەی پێشوو ئەم خەڵکە قەرزاری حکوومەتەکەی پێشوو ئەو خەرزەمان لێ وەرەگرێت و ئەوەی خۆشمانە خوا ئەڵێ ئەوەی خۆم بۆ خۆمەوەی تۆشە خۆم، یعنی بەڕاستی ئەوایە ئەمە یعنی حکوومەتیی کامە. ئەو پرۆژانەیە کە ئەو کردوێتی بۆ خۆی کردووە بۆ هەیەمە بۆکو هەڵەبجە هیچمان بۆ نەکراوە. ئەو هەموو پارەکە ئەو باسەکە ئەگەر بۆ هەڵەبجە بکرایە یەکێ لەو پارە لەو حیسە بە هەڵەبجان باە هەموو ئیشێکی تەواو بوو. بەرپرسانی کابینەی نوێی حکوومەت ڕانگەاندووە بە بەهای 12 تریلیۆن دینار پرۆژەیان لە کوردستان جێبەجێ کردووە. جێگری پارێزگای هەڵەبجە ئامار و داتای پرۆژەکانی پارێزگاکە بۆ پەیام دەخاتە ڕوو کە جێبەجێ نەکراون لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا و لە سەردەمی کابینەی نۆدا. دەژڵێت هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەوە نیگەران بوون. ئەوانەی کە کەوتونەتە بواری جێبەجێکردن یەک دوو پرۆژەن وەکو پرۆژەی نوێ، پرۆژە استراتیجیەکان کە پرۆژەی ڕێگای تۆقوت کە نزیکەی 30 ملیاری بۆ تەرخان کراوە نەکەوتۆتە بواری جێبەجێکردن، واتە ناتوانانی ناوی بنەی کە پرۆژەی جێبەجێکراوە. پرۆژەی سایلۆ کە نزیکەی 27 ملیارێکی بۆ تەرخان کراوە ئەویش نەکەوتێتە بواری جێبەجێکردن کە لە ساڵی 2022 تەرخانی هەیە. ئەو پرۆژانشی کە لە جێبەجێکردنا بوون نزیکەی 6 پرۆژە لە بودجەی نەوتۆ تەحویل کراوەتە سەر بودجەی وەبەرهێنان، کەواتە بە کۆی گشتی وەک پرۆژەی نوێ توانم بڵێم کەمتر لە 10 ملیار پرۆژە جێبەجێ کراوە لە 4 ساڵی ڕابردووە. ئەو پرۆژانشی کە وەستاون ژمارەیان زۆرە بە پرۆژە نوێەکانیش ئێمە زیاد لە 200 پرۆژەمان ئێستا هەیە کە بودجەیان پێویستی بە نزیکەی 260 ملیارێکە بوو بۆ تاوکردنی هەموو پرۆژە کۆن و نوێەکانیش. ئەگەر ئەم بودجانە ڕاستی تەرخان بکرایە ئێستا ئەو پرۆژە کۆنانە هەمووی تەواو بوو. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هێرێم بڵاوی کردوێتەوە لە پارێزگای هەولێر 1104 پرۆژە و لە پارێزگای سلێمانی 644 پرۆژە و لە دووەک 670 و لە پارێزگای هەڵەبجەش 113 پرۆژە چوونەتە بواری جێبەجێکردنەوە. چاودێرانی سیاسی و وڵاتیان دەڵێن ئەوەی حکوومەت بڵاوی کردوێتەوە تەنیا قسەیە و لە واقعدا زۆرێک لە پرۆژەکان بەتاو نەکراوی ماونەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.